بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. لەگەڵ بانگشەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم هێزی حیزبی دروست دەکرێت. بوونی هێزی نیشتیمانی لە چوارچێوەی دام و دەستگا فەرمیەکان یەکێکە لە پێداویستە سەرەکیەکانی دەوڵەت و هەنگاونان بەرەو سربەخۆی، بەڵام لە هەرێمی کوردستان لەگەڵەوەی هێزە سەربازیەکان یەک نەخراونەتەوە لە ئێستادا هێزی حیزبی دروست دەکرێت. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆرە بەهار محمود جێگیری سەرۆکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان، هەروەها لە هەولێرەوە بەڕێز قادر ڕزگە ئەندامی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. لەگەڵ بانگەشەی هەردوو پارتە دەسەڵاتدارەکەی هەرێم بۆ پرسی ئەنجامدانی ڕیفراندۆم هێزی چەکداری حیزبی دروست دەکرێت و پرسی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەش لەو پەڕی سستیدایە. بوونی هێزی سەربازی نیشتیمانی لەژێر کۆنتڕۆڵی دام و دەستگا یاساییەکان یەکێکە لە بنەما سەرەکیەکانی دەوڵەت و هەنگاونان بەرەو سەربەخۆی. دوای 12 ساڵیش لە بڕیاری یەکگرتنەوەی هەردوو ئیداری سلێمانی و هەولێر تاوەکو ئێستا هێزە سەربازیەکانی هەرێمی کوردستان یەکیان نەگرتووەتەوە. سەرەڕای بڕیاری ژمارە 19 پەرلەمانی کوردستان لە 23 حوتی 2014 بۆ یەخستنەوەی تەواوی هێزی پێشمەرگە، بەڵام هێزەکانی دەرەوەی وەزارەتی پێشمەرگە ژمارەیان زیاترە لە هێزەکانی ژێر کۆنتڕۆڵی وەزارەت. بەپێی زانیارەکان لە کۆی زیاتر لە 150,000 پێشمەرگە تەنها 42,000یان لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە ڕێکخراون. ئەمە جگە لە هێزەکانی ئاسایش و ناوخۆ و دژە تیرۆر کە پارتی و یەکێتی هەر یەکەیان هێزی تایبەت بە خۆیان هەیە. بەپێی بەرگەی چوارەم بڕیاری ژمارە 19 پەرلەمانی کوردستان دەبوایە لە ماوەی 6 مانگدا هێزەکانی 7 یەکێتی و 8 پارتی بە تەواوەتی بخرێنەوە سەر وەزارەتی پێشمەرگە. ئێستا لە هەرێمی کوردستان لە بریەوەی هەوڵ بدرێت هێزی سەربازی حیزبی نەبێت، بە پێچەوانەوە هێزی چەکداری حیزبی دروست دەکرێت. لە نوێترین پێشاتیشدا حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان سەرقاڵی هێزێکی 500 کەسیە و ئێستا مەشق و ڕایەنانیان پێدەکرێت. لەلایەکی تریشەوە وتەبێژی سەرۆکۆزەکانی عەرەب لە دەشتی نینەوە بە ئاژانسی ئەنادۆڵی تورکی ڕاگەیاندووە بە فەرمانی مەسعود بارزانی هێزێکی پێشمەرگەی عەرەب لە ناوچەکانی ڕۆژئاوای دیجلە پێک دێنرێت و پێشتریش هێزێکی 2000 کەسی بە ناوی لیوای جەزیرە بۆ ئەو هۆزانە دروست کراوە. نەبوونی ئیرادەیەکی جدی بۆ ڕێخستنەوەی هێزە سەربازیەکان و دروستکردنی هێزی چەکداری حیزبی لەم کاتەدا ناگونجێت لەگەڵ بانگەشەی ڕیفراندۆم بۆ پرسی سەربەخۆی و هەنگاونان بەرەو دەوڵەت بە پێچەوانەی هێزی چەکداری حیزب گەڕانەوەیە بۆ دواوە. دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. دکتۆرە بەخێربێن ئەگەر سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە قسە لەسەر مەسەلەی دروستبوونی هێزی حیزبی بکەین تا چندێک لەگەڵ بانگشەی ڕیفراندۆم دەگونجێت. حەزەکەم سەرنجی بەڕێستان لەسەر ئەو قسانە بزانم کە بەتایبەتی ئێستا ئەمڕۆژ لە کۆنگرێ ڕۆژنامەنووسی یەکێتی و پارتی بەتایبەتی فازڵ میرانی باسی لەوە کرد کە مەسەلەی ڕیفراندۆم بەپێی یاسا پێویستی بە پەرلەمان نییە. بەڵێ بەناوی خوای گەورە سپاس بۆ جەنابتان، سڵاو ڕێزم بۆ هاوکاری بەڕێزم کە قادر ڕزگەی لە هەولێر، سڵاو لە بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان. لە ڕاستیە من بەلامەوە سەیرەکە کەسانێک هەبن ینی جورئەتی ئەویان هەبێ لە ڕاگەیانەکانەوە باز لەوە بکەن کە پرسی ڕەفراندۆم بەبێ پەرلەمانی کوردستان نەکرێت، چونکە ئەو یاسانەی کە لە ئێمە دەستورمان نییە بەداخەوە بەزە و یاسانەی کە لە هەرێمی کوردستانە هەن و لە سەردەمی خۆیانە لە سەردەمی کە یەکێتی و پارتی 50/50 لە پەرلەمانی کوردستان بوون دەرکراون، باز لەوەکەن کە پەرلەمانی کوردستان تاکە مەرجەعی یەکلاکردنەوەی ئەو پرسانەیە. یاسای
مادەی 56 لە یاسای هەڵبژاردننی پەرلەمان ژمارەیەکی ساڵی 1992 کە باز لە کارەکانی پەرلەمانەکات ئەڵێ پەرلەمانی کوردستان تاکە مەرجعی یەکلاکردنەوەی پرسەچارە نووسازەکان و دیاریکردنی پەیوەندی یاسایی و دەستوریە لەگەڵ بەغدا. ئەم مادەیە دەقی ئەم مادەیە لە بڕیاری ژمارەیەکی ساڵی 2005 دووبارە بۆتەوە. جەسیرکە پرسە چارە نووسازەکان ئایا ڕیفراندۆم پرسێکی چارە نووسازە یا چارە نووساز نیە بە دڵنیاییەوە ئەگەر پرسێک هەبێ چارە نووساز بێ مەسلەی ڕیفراندۆمە ئەوانە پشتیان بەچی بەسوە کە دەڵێ بەبێ پەرلەمان ریفراندۆم دەکرێت و بە ئەمە تاوەڕوون کەموانە اینجا دیاریکردنی پەیوەندی یاسایی و دەستوری لەگەڵ بەغدا یعنی لەگەڵ ناوەندا ئەمە بزەبت کە تۆ بڕیاری لە ڕاپرسی لە ڕیفراندۆمە دەی دیاریکردنی پەیوەندی یاسایی و دەستوریە چکە تۆ لە ڕێ ئەو ڕیفراندۆمەوە دەگەیتە ئەوەی کە ئایا تۆ لە چوارچەوەی عێراق ئامێنیتەوەکو هەرێمێک یاخود ئەبیتە دەوڵەتێکی سەربەخۆکاتە ئەمە دیاریکردنی پەیوەندی دەستوریە وە گوتم بەپێی ئەو بڕیارە و بەپێی یاسای هەڵبژاردننی پەرلەمانیش تاکە مەرجع بۆ یەکلاکردنەوەی ئەم بابەتە پەرلەمانی کوردستانە ئەوان کە ئەم قسانە دەکەن پشت بە هیچ شتێک نابەستن چونکە ئەگەر پشت بە مادەیەکی یاسایی یا پشت بە بڕیارێکی پەرلەمان یا بڕیارێکی یاسایی ببەستن دەبێ وەک ئەوەی کە من ناوی بڕیار و مادە و بڕگەکانم هێناکە بەپێی ئەوە من ئەو قسەیە دەکەم دەبێ ئەوانی ژناوی ئەو بڕگە و مادانە بێنن نەخێر چونکە مەسلەی ڕیفراندۆم یعنی ئەمە هیچ لێکدانەوەیەک ئەوەندە ڕوونە کە لە اختصاصی پەرلەمانە ئەوەندە ڕوونە هیچ ڕوونکردنەوەیەکی ناوێ باشە ئەگەر گریمان ئەوکۆی کە ڕوونم کردەوە زۆر ئاشکرایە کە لە ئەمە تاکە مەرجع بۆ یەکلاکردنەوەی ئەم بابەتە پەرلەمانی کوردستانە ئەگەر پەرلەمانیش نەبێ خۆ حیزب نابێ ئەم کارە بکات ئێستا ئەمانەی ئەوان دەیکەن نە حکوومەتە و نە هیچ جیهەتێکی دیاریکراوە دوو حیزبن دەیانەوێ وەکو حیزب ئەم کارە بکەن ئەمە گەڕانەوەیە بۆ حکمی خێڵەکی ڕیفراندۆم بە خێڵەکی ناکرێ ڕیفراندۆم دەبێت موسساتی تایبەت بیکاکە بریتە لە پەرلەمانی کوردستان جگە لەوەی لەو دوو یاسایی کە باسم کرد ئێمە کۆمیسیۆنی باڵامان هەیە کە یاساکەی لە ئەم خولەی پەرلەمانە لە ساڵی 2014 دەرکرا یاسای ژمارە 4 ساڵی 2014 ئەم دەستەیەکی سربەخۆیە واتە کۆمیسیۆن بەڵام لە ڕووی کارگەڕیەوە سەر بە پەرلەمانی کوردستانە بۆیە بەبێ ئیعازوەرگرتن لە پەرلەمان بەبێ چاودێری پەرلەمان ئەم کۆمیسیۆنە ناتوانێت هیچ کارێک بکات ئەمەش ڕێگریەکی ترەکەواتە دەبێت پەرلەمانی کوردستان کارە بکرێتەوە بۆ ئەوی کە ڕیفراندۆم ئەنجام بدرێت جا ئەمە لە ڕووی یاساییەوە من پێم خۆشە لە ڕووی سیاسی و لە ڕووی ئامادەیی دۆخی ناوخۆی هەرێمی کوردستانیشەوە بۆ ڕیفراندۆم و بۆ دەوڵەتی سەربەخۆ ئەگەر دەرفەت هەبێ باسێک بکەم کە ئایا بەڵێ لە ئێستادا هەرێمی کوردستان ئایا ئەوە گریمان ڕیفراندۆم کرا و من دڵنیام لە 99.9 ڕیفراندۆمەکە بەڵێ دەنگی بۆ دەرێت چکە هیچ کەسێک و هیچ حیزبولایەنێک نییە لە هەرێمی کوردستانە کە باوەڕی بە مافی چارەی خۆنووسین و ڕیفراندۆم نەبێ بۆ گەلەکەی ئەوە کاتە دەبێت دەوڵەتی سەربەخۆی بە دووادا بێ ئەگەر دەوڵەتی سەربەخۆی بە دووادانە کاتە ئەم ڕیفراندۆمە بۆچی یەکەن باشە ئەگەر گریمان دەوڵەتی سەربەخۆی بە دووادا هات ئایا بەم دۆخەی هەرێمی کوردستانەوە ئێمە ئامادەین بۆ ئەوەی دەوڵەتێکمان هەبێ بە دڵنیای و ئامادەنین پایەکانی دروستکردنی دەوڵەت بەپێی یاسای دەستوری سێ پایی سەرەکیە بریتە لە گەل و هەرێم و دەسەڵات دەبێت ئەم سێپایەت هەبێ بۆ ئەوی تۆ بتوانی دەوڵەتێک دروست بکەی ئێمە لە ڕووی گەلەوە گەلی کورد ژمارەی زۆر لەوە زیاترە و شایانی زۆر لەوە زیاترە کە دەوڵەتی سەربەخۆی هەبێ کێشەمان نییە لە ڕووی هەرێمەوە هەرێمێکمان هەیە هەرچەندە ناوچە دابڕێنراوەکانی ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ئەوانیش کێشەیەکی ترن لە ئەنجامدانی ڕیفراندۆم ئایا لەوێت دەکرێت یاننا بەڵام لەگەڵەوەژە ئەم هەرێمەی کە هەیە کافیە بۆ ئەوی کە بتوانین بڵین دەڕووی دەستوریەوە ئەتوانین دەوڵەتێکی سەربەخۆ بگەین بەڵام ئەگەر بینە سەر پایی سێیەم کە گرنگترین پایەکانە کە بریتە لە دەسەڵات سوڵتا ئایا سوڵتا لە هەرێمی کوردستانە ئامادەیە بۆ بەڕێوەبردننی دەوڵەت نەخێر من پێ دەڵم سوڵتا کە دەڵم سوڵتا بە معنە عامەکەی سوڵتەی تەشریعی تەنفیزی قەزایی سیر کە ئێمە دەسەڵاتی تەشریعیمان لە کار خراوە
کە ئەمە قیمەی مەرجعی بڕیارەکانە لە کار خراوە. دەسەڵاتی تەنفیزیمان هین جیهەتەکەی کە پێڵەن سەرۆکایەتی هەرێم کەسێک تیا بە 2 ساڵەچێ بە نایاسایی دانیشتووە. حکوومەتەکەمان غەرقی گەندەڵیە، شەل کراوە بە نایاسایی. دەسەڵاتی دادوەریش لە هەرێمی کوردستانە دەسەڵاتێک کە جێگەی شانازی نییە، چکە هەڵگی هەرگیز سەربەخۆ نەبووە. بۆیە کاتە لە ڕووی پایی دەسەڵاتەوە دۆخی ناوخۆی هەرێم ئامادە نییە. سپاس دەکەم. دوای دێنین سەر مەسەلەی هێزە چەکدارەکان و لە یاسای حیزبەکان لە ڕووی یاساییەوە چۆن مامەڵە لەگەڵ هێزی حیزبیدا دەکەرێمەوە لای بەرزستان. ئەگەر بچینە هەورێ لای کاک قادر زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. لە سەروبەندی مەسەلەی بانگەشەکردن بۆ ڕیفراندۆم ئێمە دەبینین کە هێزی چەکداری حیزب دروست دەکرێت. ئایا ئەم مەسەلەیە لەگەڵ مەسەلەی ڕیفراندۆم و هەنگاونان بەرەو سەربەخۆی دەگونجێت؟ زۆر سپاس بۆ میوانداریتان. سڵاوم هەیە بۆ خوشکی بەڕێزم دکتۆرە بەهار. لە ڕاستیدا تەشکیلکردنی هێزی حیزبی یاخود هێز بە تەسکیە و پشگیری حیزبی دەتوانم بڵێم لە دوای قۆڵبوونەوەی قەیرانی دارایی ژمارەیەکی یەکجار زۆر لە هێزی حیزبی تەشکیل کراوە. بۆ نمونە لە ساڵی 2014 4759 کەس دامەزرێنرا کە 4057 کەسیان بە تەسکیەی پارتی دیموکراتی کوردستان بوون. 1500 کەسی کە لەسەر میلاکی زێرەبانی بۆ جێتێک دامەزرێنرا بە ناوی مەجلیس شەعب و جیالەوە بۆ عەرەبەکانی دەشتی نینەوە 1000 کەس مەشقی کرد. بۆ عەرەبەکانی خوارشەنگال زیاتر لە 1000 کەس ناونووس کراوە و لە چەند ڕۆژی ڕابردوو 550 کەس بۆ حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان. تازەترین هەواڵ ئەمەیە کە بۆ حەیدەر شەشۆش 1000 کەس 1000 ناودراوە بە وەزارەتی پێشمەرگە کە ئەوەی معلوماتی دقیقی ئێمەیە زیاتر لە 10,000 کەس دامەزرێنراوە. ئەمە لە کاتێکدا کە 3000 بریندار هی شەڕی داعش 250 تەبعیان وەرنەگرتووە بۆ نەکوەکو پاداشتی بریندار بوونیان بۆ خەرجەکانی چارەسەریشیان. ئەمە لە کاتێکدایە کە شەیدەکانی شەڕی داعش تاکو ئێستا وەک شەیدی سەنگەر تۆمار نەکراون، تەنها لە بەرامبەر ئەوەی کە ماف و ئیمتیازە یاساییەکانی خۆیان وەرنەگرن. ئەمە لە کاتێکدایە کە خۆت دەزانی خەڵکی کوردستان وە تاک خێزان خەڵک بە شێوەیەکی گشتی لە چ دۆخێکی نالەباری داراییدا دادەژێت. ئەمە ڕوبعەم و چەو ئەمە زەوتکردنی مافەداراییەکانی خەڵک، یعنی کۆمەڵێک نمونەیکە هەیە کە دەتوانین ئاماژەی پێ بدەین. هەموو ئەمانە بۆ ئاماژە پێدەدەین، لەبەرەوە ئاماژە پێدەین کە دەوترێت قەیرانی داراییە و قیمەتی نەوت دابەزیوە و موچە نییە و پارە نییە بۆ کەسوکاری شەهید کە بەشێکی زۆریان پاداشتە یان ئەو پارەی کە بۆ پرسەکانیان دابین دەکرێت ئەم پارەیان وەرنەگرتووە کە چەندین بریندارمان هەیە تاکو ئێستا پێویستی بە چارەسەر لە دەرەوەی وڵات نەنێراوە بۆ دەرەوەی وڵات. نەخۆشیەکە یا سەبەی برینداریەکە لی بووە بە نەخۆشیێکی کوشنده. ئەمانە بۆیە ئاماژە پێدەدەین چونکە دەوترێ پارە نییە، کە پارە نییە. ئەمە جگە لەو جیاوازیە زۆرانەی کە هەیە لە موچە و دەرماڵەی هێزەکانی پێشمەرگە و لە جگە لە کەمی موچە هێزی پێشمەرگەی کوردستان. ئەمانە وەکوتم بۆیە ئاماژە پێدەین کە دەوترێ قەیران هەیە. هێزی دروستکردنی دەوڵەت بە تاکید پێویستی بە هێزێکی نیشتیمانی هەیە. یەکێک لە پایەکانی دەوڵەتە هەم بۆ پارێزگاری لە نیشتیمان و هەم بۆ پارێزگاریکردن لە حدود و هەم بۆ دابینکردنی ئەمنیەت، چونکە کە تۆ دەوڵەت ڕادەگەیەنی پێویستت بە هێزێکی تۆکمەیە. هەرچەندە بۆ ڕاگەاندنی دەوڵەت ئێمە پێویستمان بە فاکتەری نێودەوڵەتی و پێویستیشمان بە فاکتەری زاتیە. فاکتەرە زاتیەکە بە بێگومانی خۆی لە تەبایی سیاسی و یەکڕێزی هێزە نیشتیمانیەکان و لە هەمان کاتدا قودرەتی ناوخۆیدا دەبینێتەوە کە هێزە سەربازیەکە بە بێگومانی دەبێت ئەمە ڕۆڵی ئەساسی ببینی. ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ تاریخی دروستکردنی دەوڵەتان بۆ گەلانی دیکە هەر لە ناوچەکەدا ڕاستە ئەو عێراقی کە ئێمە تێیدا دەژین کە عێراقی بە زۆر پێکەوەلکێنراوە بەر لەوەی کە دەوڵەتی بۆ دروست بکرێ سوپای نەبووە، دەستوری نەبووە، حکومەتی نەبووە، پەرلەمانی نەبووە. ئەمانە هەموو ڕاستن.
بەداخەوە ئێمە دوای حکومڕانیەکی زۆر دەرفەتی زۆریشمان لە بەردەستدا بووە کە بتوانین پایەکانی دەوڵەتداری و دەوڵەتدارانەش حکومڕانی بکەین ئەوەمان نەکردووە ینی ئەم زەمەنە زۆرە ڕۆیوە ئەم داهاتە زۆرە هەبووە هیچ کامێک لەوانە نەکراون دەرفەت هەبووە و ڕێگریەکان کە دەوترێ بەو شێوەیە نەبوون کە ڕێگریەکان بەو شێوەیە زەق دەکرێنەوە ئەوەی لە ڕابردوودا بەشێکی ناواقعینەوە بەشێکی نالۆجیکینە و بەشێکی بۆ چەواشەکردنن بەڵام ئێمە کە پێویستمان بە پاڵپشتی نێودەوڵەتی ئایا ئێمە لەو دۆخەی ئێستادا توانی ومانە پاڵپشتی نێودەوڵەتی جگە باز لە پاڵپشتی هەرێمی ناکەین چونکە ڕەنگ بێ ئەو دەوڵەتانەی کە پارچەیەک لە پارچەکانی کوردستانیان بەرکەوت بێ بە هیچ شێوەیەک مەگەر فاکتەری دەرەکی زۆر بەهێز بەرگری بکە ئەگەرنا ئەوان ئامادە نین دەوڵەت بوونی باشوور قبولکەن ئەمە ئەگەر قرار بێ ئێمە پاڵپشتی نێودەوڵەتی زۆر بەهێزمان هەبێت بێگومان ئەگەر زۆر باشمان سوپایەکی تەواو تیارکراو نەبێت دەکرێت بەڵێ زۆر باشە بەس ئەوەی کە بەڵێ ئەوەی کە بەڕێزت باست کردیانیەوە زانیاری دقیقی کە لای بەڕێستان لە 2014ەوە کە بەپێی یاسا دامەزراندن ڕاگیراوە 10,000 کەس دامەزدێنراونی ئەوانە لە چوارچێوەی یاسا دامەزراون یاخود بە تەسکیەی حیزبی بۆ هێزە سەربازیەکان ئەمە زانیاری دقیقە ئێمە موسسەی سەربازیمان نییە و نەبوونی موسسەی سەربازی پێشێلی مافەکانی مافە سەربازیەکان و مافە داراییەکان تەواوی مافەکانی ئەفسەرانی ناوهێزی پێشمەرگەوە هێزی پێشمەرگەیان کردووە ئەمە زانیاری دقیقە ئەم ژمارانە چۆن دامەزرێنراون ئەم ژمارانە بۆ ئەحزاب بۆ ئەشخاص هەمووی بە نایاساییانە دامەزرێنراوە چونکە ئێمە لە بەرنامەی کەش وتومانە تعلیماتێکمان هەیە بۆ دامەزراندن بە نمونە وەزارەتی پێشمەرگە تعلیماتی دامەزراندنی هەیە ئەم تعلیماتە کۆمەڵێک مەرجی دامەزراندنی لە خۆگرتووە بۆ نایاساییە لەبەرەوە ناکرێ وەزارەتی پێشمەرگەت هەبێ حکومەتت هەبێ ئەگەر حکومەت و وەزارەتەکەشت بەناو حکومەت و وەزارەت بن تۆ حیزب ئەشخاص لە ناو حیزبیشدا خەڵک دامەزرێنێ ئەمە یەک لە سەبەبەکانی نایاسایی بوون سەبەبێکی کە ئەوەیە کە تۆ بە تەسکی حیزب دامەزراندن دەکەی واتە دەرفەت نادەی بە هەموو ئەو هاوڵاتیانەی کە خواستیان هەیە دابمەزرێن خواستیان هەیە بێنە ناو ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کوردستان یان بێن لە ناو ڕیزەکانی ئاسایش یا پۆلیس خزمەت بکەن شەرت و مەرجەکانیشیان تێدایە کەواتە تۆ ڕاگەاندنت بۆ نەکردووە بۆی کە ئەو ڕاگەاندنت بۆ نەکردووە کە پێویستت بەو ژمارەیە کە دابمەزرێت تاکو دەرگا بۆ هەموو ئەوانە ئاوەڵە بێ کە مەرجەکانیان تێدایە و بتوانن تەقدیم بکەن بەبێ بە بنەماگرتنی ئینتیمای سیاسی هەموو کەس مافی تەقدیمکردنی هەبێت دواتر کێبڕکێ دروست بێ لە نێوانی هەموو ئەوانەی کە مەرجەکانیان تێدایە یان ئەوانەی کە تەقدیمیان کردووە خواستیانە دابمەزرێن لەم سلکە مەرجەکانیان تێدایە یاخود مەرجەکانیان تێدانیە دەمێنێتەوە نێو ئەگەر عەدەدەکە زیاد کەمتر بوو لەوانەی کە تەقدیمیان کردووە مەرجەکانیان تێدایە دیسانەوە دەکرێت پێوەری کەتەبێ بۆیە بەبێ گومانی بە شێوەیەکی نایاسایی دامەزرێنراون و بە شێوەیەکی نهێنی دامەزرێنراون و تا دامەزراندنیان کۆدەنگی هێزەکانیان لەسەر نەبووە پەرلەمان لە قۆناغی تەعتیل بووندایە حکومەت و ئەو ئەحزابانەش کە لە ناو حکومەتدان پرس و ڕایان پێ نەکراوە وەزیری پێشمەرگە ئاگاداری بە وەکالەت ئاگاداری دامەزراندن نییە خۆی لەگەڵ ڕێزمدا بێ ئاگایی نیشان دەدا لە پێناو چاواشەنەکە کاندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانە یان هەر لەسەر ئەساسدا ئاگادار نییە ئەنجومەنی وەزارەتی پێشمەرگە خۆیان ئاگادار نین لەولاترەوە بریکاری وەزارەتی ناوخۆ بە نمونە ئاگادار نییە وەزیرەکان لە چوارچێوەی وەزارەتەکانیان ئاگادار نین ڕوونیشە کە کێ دامەزراندن دەکا کێ فەرزی دامەزراندن دەکا کێ بۆ کێ دادەمەزرێنێ بۆ چمە بەستێک دادەمەزرێنێ بەڵێ سوپاس دەکەم دواتر گرێمە لای بەڕێستان خادر دکتۆرە ئەگەر گرێمە لای بەڕێست بەپێی یاسای حیزبەکان لە هەرێمی کوردستان لە ڕووی یاساییەوە گونجاوە حیزب هێزی چەکداری هەبێت یاخود بەپێی ئەمە یاسایە چۆن مامەڵە لەگەڵ هێزی حیزبیدا دەکرێت بەڵێ لە ڕاستیە نەک تەنها بەپێی یاسای حیزبەکانی مە کۆمەڵە یاسامان هەیە کە تایە منعی ئەوەکە کە لە دەرەوەی هێزی نظامی لە دەرەوەی هێزێک کە سەر
بە وەزارەتی پێشمەرگە بێت سەر بە وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە بێ هێزی چەکدارمان هەبێ هەر بە نمونە با لە دەستورەوە دەست پێ بکەین لە دەستوری عێراقیە لە مادەی نوێە کە باز لە هێزە چەکدارەکانە کا باز لەوە کا بە ئاشکرا ئەڵێ نابێ هێزی حیزبی لە دەرەوەی هێزە نیزامیەکاندا هەبێت ئەمە بەپێی دەستور و هەروەها لە مادەی 15 یاسای حیزبەکانی ژۆکۆی جەنابەت ئاماژەت پێدا بە ئاشکرا دەڵێ نابێ هێزی چەکدار هێزی حیزبەکان هێزی سەربازیان هەبێ هێزی سەربازی و چەکیان هەبێ لە دەرەوەی یاسا و هەروە هەر لە یاسای حیزبەکان لە مادەی حەڤەیە عقوبەی بۆ ئەو حیزبانە داناوە کە سەرپێچی ئەم بابەتەکەن عقوبەکە بریتێ لە هەڵوەشانەوەی ئەو حیزبە بەمەرجێک کە لەلایەن وەزارەتی ناوخۆ داوای لەسەر بەرز بکرێتەوە ئێستا بەپێی یاساگەر پارتی و یەکێتی و حیزبی تریژ ئەگەر هێزی چەکداریان هەبێت و یاسە سەرەر بێ بەپێم یاسای دەبێ وەزیری ناوخۆ وەزارەتی ناوخۆ حیزبەکان بۆشێنێتەوە بەڵێ دەبێ وەزارەتی ناوخۆ داوایان لەسەر قەید بکە لە محکەمە و محکەمە بڕیار بەپێی ئەو یاسایە بڕیار لەسەر هەڵوەشانەوە حیزبەکان بدات ئەو یاساکەی خۆیانە خۆ مادەی حەڤەی یاساکە لە ساڵی 90 ژمارە حەڤەی ساڵی 93 یاسای حیزبەکان یاسای ژمارە حەڤەی ساڵی 93 لە مادەی حەڤەدا باز لە هەڵوەشانەوە کاکە باز لە سزا کاکە لە مادەی 15 باز لە قەدەغەکردنەکەکە ئەڵێن قەدەغەیەکە حیزب هێزی سەربازی و چەکی هەبێ لە دەرەوەی یاسا دوایەوە لە مادەی حەڤە بازەوە کاڵە هەر هێزێک هەر حیزبێک ئەگەر هێزی چەکداری هەبێ لە دەرەوەی یاسا ئەو پێویستەکە لە دوای سکاڵاکردن لەسەر لایەن وەزارەتی ناوخۆ ئەو حیزبە هەڵبوەشێنرێتەوانێ جگەلەوە ئێمە لە ساڵی 2014 بڕیاری ژمارە 19مان دەرکرد بەپێی بڕیاری ژمارە 19 دەبووە لە ماوەی 6 مانگا هێزەکانی هەموو هێزەکانی پێشمەرگە کە لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگن لە چوارچەوەی وەزارەتی پێشمەرگەیە ڕێک بخرێن بە تایبەتی ناویان هاتووەڵێ هێزەکانی هەفتەوەشتا بەڵام تا ئێستاشی لەگەڵا بێ هێزەکانی هەشتا بەسیترین معلوماتیشیان نەناردووە بۆ وەزارەتی پێشمەرگە تا ئێستا نازانرێ ئەوان چەند کەسن چۆن دامەزراون لەکوێ دامەزراون یعنی ئەوە لەوانەیە کا قادر باشتر بزانێت چکە ئەو بخۆی لە لیژنەی پێشمەرگەیە و ئەوانە ئەمە نەکراوە جگەلەوە ئێمە لە یاسای وەزارەتی ناوخۆ لە یاسای وەزارەتی ناوخۆیە هاتووە یەکێک لە ئەرکەکانی ئەم وەزارەتە بریتیە لە پاراستنی سەروەری یاسا و پاراستنی سیستمی گشتی شتێک هەیە لە قانونا پێڵەن سیستمی گشتی واتە نیزامی عام نیزامی عام کۆمەڵێش دەگرێتەوە لە ناویانە ئەو شتانەی کە نیزامی عام دەیگرێتەوە بریتیە لە پاراستنی ئەمنی عام واتە ئاسایشی گشتی بۆیە دروستکردنی هێزی چەکدار لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە و لە دەرەوەی یاسا ئەمە تەسیرەکان لەسەر ئەمنی عام لەسەر ئاسایشی گشتی بۆیە لێرەشدا پێویستە وەزارەتی ناوخۆ بێتە دەنگ لەسەر ئەوەی کە هێزێکی کە لە جیاتی ئەوەی لەگەڵ ریفراندۆمە ئێستا هەنگاو بنرێ بۆ ئەسەساتیکردنی هەرێمی کوردستان و ئەو هێزانەی کە لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگیان لە چوارچەوەی وەزارەتی پێشمەرگە ڕێک بخرێ دەهێنرێ هێزێکی تر دروست دەکرێ پێویستە وەزارەتی ناوخۆ پێویستە ئەنجومەنی محافەزەی سلێمانی پێویستەکە محافظ پێویستە ئاسایش ئەمانە هەمووی بێنە دەنگ لەسەر ئەم بابەتە محافظ دەتوانێت مەسەر لەگەر هێزێکی حزبی مەسەر لە سنووری سلێمانیا بۆ لە هەولێر ئەو دەسەڵات هەیە کە دەداخۆل بکات خۆی وەگوتم ئەمە پەیوەندی بە نیزامی عامەوە هەیە هەر شتێکە نیزامی عام تێک بدا یەکێک لە پایەکانی نیزامی عامیش بریتێ لە ئەمنی عام ئاسایشی گشتی دروستکردنی هێزی چەکدار کە تۆ نازانی ئەم هێزە چمە بەستێکی لە پشتەوەیە بە تەوجیهی چ شوێنێک ئەم هێزە دروست دەکرێتەوەتە ئەمە ئاسایی ئەگەر تۆ بڵێ ئەمنی عام تێک دەدا ئاسایشی عام تێک دەدا هین پاراستنی ئاسایشی عامێکێکە لە ئەرکەکانی پارێزگار و یەکێکە لە ئەرکەکانی ئاسایشی ئەو محافەزەی کە تایەتی بەڵام لەسەر و هەمویانەوە ئەرکی وەزارەتی ناوخۆیە بەڵام بە دڵنیایی وەزارەتی ناوخۆی ئێمە دەزانین پێکاتەکەی وەزارەتی ناوخۆ چیە وەزیری ناوخۆ چیە بە دڵنیاییەوە لەسەر بابەتێکی وای نایەتە دەنگ بەڵام ئاسایشی سلێمانی ئاسایشی هەڵەبجە هین پارێزگار ئەمانە پێویست دەکا یعنی بابەتەکە على الأقل
على الأقل يعني وەکو مخبیرێک یان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی پێویستە وەکو مخبیر ئاگاداری داواکاری گشتی بکەنەوەوانێ داواکاری گشتی دەبێت سکاڵا بجوڵێنێ لەسەر ئەم بابەتە چونکە ئەمە هین بابەتێکە دەچێتە چوارچێوەی وە گوتم زەرەرگەیاندن بە ئاسایشی گشتی زەرەرگەیاندن بە ئاسایشی گشتیش لە ڕووی یاساوە داواکاری گشتی دەتوانێت سکاڵای یاسایی لەسەر بجوڵێن. زۆر باشە بەڵام ئەم یاسای هەر ئیشێتی و پارتی بەرز دەڵێت لە 93 ئەم یاسای پەرلەمانی کوردستان دەری کردووە خۆیان کاریان پێ نەکردووە ینی ئەمە هۆکارێک نەوە بۆەوەی کە بەردەوام هێزی حزبی لە دەرەوەی وەزارەت و دامدەستگاکان لە گەشەکردندا بێ بەڵێ بە دڵنیاییەوە ئەوان خۆیان هەمیشە یعنی مەساڵحی خۆیان لەکوێ بوو بێ لەویا ئیشیان کردووە من شگەکەم لەو کاتە کە ئەو یاسایان دەرکردبێ لەوانەیە بۆ مەبەستێکی دیاریکراوی ئەو کاتە دەریان کردبێ و چکە ئەو کات جەناب تەزانی لە ماوەی 25 ساڵی ڕابردووە ئەم دووخولەی ئەخیر تۆزێ باش بوو پەرلەمان حرەکەی تێکەوت بوو ئەگەر نا پەرلەمان ئالەتێک بوو بەدەست ئەو دوو حیزبەوە بۆ ئەوەی کە بتوانن مەساڵحەکانی خۆیانی پێ جێبەجێ بکەن هەر شتێ لە مەساڵحی خۆیان بوو بێ پەرلەمانیان بەکارهێناوە بۆ ئەوەی کە ئەو یاسایانە دەربکا کە لە مەسلحەتی خۆیانە بۆی ئەم یاسایش من دڵنیام لە کاتی خۆیدا بە مەبەستێکی دیاریکراو دەرکراوە و دوایی لەبەرەوەی کە مەسلەی ڕێکخستنەوەی هێزەکان لە مەساڵحی خۆیان نەبووە یاساکان جێبەجێ نەکردەوە زۆر بە ئاسانە لای ئەوان کە یاسا جێبەجێ نەکەن چکە بەردەوام یاساشکێنی دەکرێت بە تایبەتی لەلایەن پارتی دیموکراتی کوردستان. سوپاس دەکەم دواتەگرم بۆ لای بەرستان دکتۆرە بەڵێ بینەرانی بەرز ناوبەڕێی کورد وەرەگین دوای ناوبەڕەکە دەگەڕێینەوە هەولێر لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کا قادر ئەگەر بگەڕینەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە پێشتر بەڕێستان وتان لە 2014ەوە 10,000 هێزی پێشمەرگە دامەزراوە ینی بەڕێزت دەڵیت لایەوە ئاشنایە ینی بە فەرمانی وەزارەتی پێشمەرگە بوو یاخود بە فەرمانی کێ بووە کە بەڕێز دەڵێ ئێمە دەزانین کە دامەزران نێو هێزانە نایاساییە و لەلایەن چی لایەنێکەوە بووە؟ خۆی لە ڕاستیدا لە هەرێمی کوردستان ئەوەش کە دکتۆرە بەهاریش ئاماژەی پێدا من لەسەرەوەش قسەم هەیە
ئێمە دەستورمان نییە تا بەپێی دەستور دادگایەکی باڵا هەبێ بۆ ئەوەی لەو کاتانەی کە پێشێلی یاسا دەکرێت یاخستی یاساشکێنی دەکرێت هەموو ئەوانەی کە بەپێی دەقی قانونی دیاری دەکرێت کە کێ مافی ئەوەی هەیە لەو کاتەدا بێتە دەنگ. ڕاستە ئێمە داواکاری گشتیمان هەیە بەڵام داواکاری گشتیش کە پرۆژەمان هەبووە بۆ تعدیلکردنەوەی قانونەکە بەداخەوە ئەو ڕۆڵەی کە پێویستە بیبینێ ئەو هاتنە دەنگەی کە پێویستە بێتە دەنگ لەو کاتانەی کە پێشێرکاری یاسایی ڕوودەدات ئەمڕۆڵا لە ئاستی پێویستدا نییە خواگەر کەیسەکانیش بجوڵێنێ داواکاری گشتی ئەوە لە ئەنجامدا حکامی پێدەرناچێ بە ئەو حکامە بەپێی یاسا. ئەمە یەک لە گرفتەکانە. ڕاستە بەو شێوەیە کە لە قانونی حزابیش داهاتووە و لە هەمان کاتدا دەستوری هەمیشەی عراقی ساڵی 2005 قەدەغەی کردووە کە حیزبەکان بەهێزی سەربازیان هەبێ هەروەک کە بینیشمان بەحەشدی شعبی بەپێی دەستوری هەمیشەی عراق لە دەرەوەی هێزە چەکدارەکان بوو بەڵام دواتر هاتون بە قانون ڕێکیان خست. ئێمە لەوە بگەڕین باس لەوە بکەین کە چۆن کراوە چی دەکرێت. ئێمە دەبینین لەو وەختێک کە بەر لەوەی کە نایاسایانەش مامەڵە لەگەڵ وەزیری پێشمەرگەدا بکرێت کە کاک مستەفا خۆی لەوێ بوو بڕیاری ژمارە 19مان دەرکرد لە پەرلەمانی کوردستان. ئەم بڕیاری ژمارە 19 ئێمە وەکو لیژنەی پێشمەرگە چەندین جار لەگەڵ کاک مستەفا قسەمان کرد وتمان کاک مستەفا بەڕێز جەنابتان وەزیری پێشمەرگەن لانی کەم هەوڵی ئەوە بدەن لۆگۆی حیزبی لەناو یەکە سەربازیەکاندا قەدەغە بکەن لانی کەم هەوڵی ئەوە بدەن واجباتی هێزە سەربازیەکان وەکو یەک بێ لانی کەم هەوڵی ئەوە بدەن ئەو مادە و بڕگانەی کە تەمیلکردنیان ناوێ خەرجیان ناوێ بەڵکو خەرجی دەگێڕنەوە ئەمانە جێبەجێ بکەن لیژان دروستکەن بۆ ئەمە بەداخەوە هیچ هەنگاوێکی نەنا. هەر بۆ خۆی کاک مستەفا وەزیری پێشمەرگە بوو لە وەزارەت دەوامی دەکرد ڕێگەیدا کە پارتی دموکراتی کوردستان 4057 کەس بەبێ بوونی هیچ لیجانێکی وەزارەتی پێشمەرگە تەنها بە فرمانی پارتی دموکراتی کوردستان بە تەسکی ئەواندا بمەزرێ. گرفتەکە ئەمەیە ئەوەی کە بۆ وەڵامی سوالەکەی جەنابەت بە تاکید ئێمە ئەو ژمارەیە تیکرار دەکەینەوە و ژمارەکانی کەش وەکو لە سەرەتای بەرنامەکە وتمان دقیقن. اینجا ئێمە باس لەوە دەکەین ئەو قانونانەی کە لە پەرلەمان دەرچوون ئەو قانونانە مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی دەریان نەکردوون پەرلەمانی کوردستان دەریکردوون لە ڕابردوودا بێگومان پەرلەمانیش لە ڕابردوودا نەیتوانیوە ئەو ڕۆڵەی کە پێویستە بیبینێ ینی بینی بێتی نەیتوانێ ئەو ڕۆڵە ببینێ. ڕاستە لە ڕێگەی فراکسیۆنەکانیانەوە ڕاستە بەرژەوەندیەکان وای خواستووە پرۆسەی یەخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان لە دوای تێکەڵاوکردنەوەی ئیدارات کە دەستی پێکرد من لە بەرنامەی کەش داوتومە پرۆسەیەکی ناتەواو بووە بۆ خۆی خودی پرەنسیپەکە خودی مەبدەعەکە مەبدەئێکی پیرۆز بووە کە تۆ دێی لە دوای جەنگ هێزەکان تێکەڵاو دەکەیەوە بەڵام بۆچی ئالیەتی تێکەڵاوکردنەوەکە و تەواو نەکردنی پرۆسەکە و بابەتی 50 بە 50 و دانەنانی مەرجەکان بۆ یان بە بنەماگرتنی ئەو خەسڵەتانەی کە پێویستن بۆ فەرماندەی یەکەکان دابشکردنی فەرماندەی یەکەکان و جێگری فەرماندەی یەکەکان و هەموو ئەمانە کێشەنە تاکو ئێستاش ڕاستە چواردە لیوایەکی گرتوتەوە بەڵام ئەم چواردە لیوایەش جگەلەوەی کە مافەکانیان پێشێل دەکرێت نزیک بە 2 ساڵە نەسریەیان پێ نادرێت تەنها بە شێوەیەکی قیس بڕێکی کەم بە چەند مانگ جارێک پارەیان پێدەدرێت وەکو نەسریە مافە حەقە قانونیەکەی خۆیان پێ نادرێت بەڵام بۆ ئەوەی دانەبڕێن لەوەی کەوتم بەڵام خۆی ئەگەر ئەم پرۆسەیە تەواو کرابایە پرۆسەیەکی گرنگ بوو ئێستا ئێمە دەماتوانی لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە کۆی هێزەکانمان جێگیر بکەین سەبارەت بە ژمارەی هێزەکان ئەوەی دکتۆرە ئاماژەی پێدا لە ڕاستیدا ژمارەی هێزەکانی هەفتە دیارە ئەوە نەک لەبەرەوەی کە من ئەندامی پەرلەمانم لە فراکسیۆنی یەکێتی و برادرانی فراکسیۆنەکانی کەش کە ئەندام لە لیژنەکەدا هەمویان دەزانن کە ئێمە داوای میلاکاتی هێزەکانی هەفتامان کرد میلاکی هێزەکانی هەفتامان بۆ نێرا بەڵام بەداخەوە میلاکی هێزەکانی هەشتا تاکو ئێستا نازانین و ئەوەی کە میلاکی وەزارەتی پێشمەرگەیە ئەمەش دەزانین و ئەمەشمان ڕاگەیاندووە بەڵام میلاکی هێزەکانی هەشتا لە ڕاستیدا ئێمە نازانین بەڵام بە شێوەیەکی گشتی مامەڵەکردن لەگەڵ هێزی پێشمەرگە هەتاکو ئێستا مامەڵەیەکی
حزبیانە بووە ئەوەی کە پێویستە یاسای سەربازی لەم وڵاتە هەیە بەڵام بەڵە جێبەجێ نەکراوە ئەو یاسایانەش کە تێیدا قەدەغەی ینی ئاراستەکردنی حیزبیانەی هێزەکان دەکرێت تەوجیهکردنی حیزبیانەی هێزەکان دەکرێت ئەم یاسانش لە ڕاستیدا جێبەجێ نەکراون هۆکاری جێبەجێ نەکردنەکە ڕوونە بوونی هێزی حزبی کاریگەری هەبووە لەسەر پرۆسی سیاسی ئێمە نایشارینەوە بوونی هێزی حزبی کاریگەری هەبووە لەسەر نەتایجی هەڵبژاردن لەسەر پرۆسی حکومداری لەسەر ملنەدان بۆ دەستا و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵات بەڵام ئێمە دەبێ هەوڵی ئەوە بدەین کە ئەم هێزانە بە پرۆگرامێکی سەربازی باش بە جێبەجێکردن و جێبەجێکردنی ئەو یاسانەی کە هەن لە چوارچێوەی یەک وەزارەتدا کۆ بکەینەوە بۆی بتوانن ئەم هێزانە هەم لە ڕووی بۆ مافەکانیان و هەمیش بۆ مەهامەکەیان بۆی هەم مافەکانیان پارێزرا و دابینکراو بێت و هەمیش ئەو مەهامەدابن کە هەیە لە پێناویدا هێزەکان بنیاد نراوە. بەڵێ زۆر باش ئەوەی کە ئێستا و ئامارەی کە لای ئێوە و کۆندامێکی لیژنەی پێشمەرگە ینی ژمارەی هێزەکان ئەوەی کە لەژێر کۆنتترۆڵی وەزارەتی پێشمەرگەدایە ئەمە جگە مەسەرە لە ئاسایش و هێزە ناوخۆیەکانی دیکە و دژە تیرۆر ئەوەی کە لە سوارچەی وەزارەتی پێشمەرگەدایە ئەوەی کە ژێر کۆنتترۆلی وەزارەتی پێشمەرگە ژمارەیان چەندەوەی دەرەوەی کۆنتترۆلی وەزارەتی پێشمەرگەکەی جەنابەت نیمە گەر ئێوە گوێبیست بەڵێ ئێستا گوێتان لە یەکا قادر بەڵێ دواتر دەگەرمەوە لای بەڕێزت خادر حەکیم سەوتیەوە ناڵێ سپاس دەکەم دواتر دەگەڕین لای بەڕێستان دکتۆر ئەگەر بگەڕێمەوە لای بەڕێستان سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە هێزی چەکداری حیزب ئەو کە خاتر ئاماژەی پێکرد تەسیری لەسەر پرۆسەی سیاسی و دەکرێت بڵین مەسەلەی پاخستنی پەرلەمانژیەکێکە لە ئەو دەرەنجامانە ئەوەی کە مەسەلەن پۆلیسی یاخو سەربازێک بتوانێت ڕێگە لە سەرۆکی دەسەڵاتی تشریعی بگرێت دڵنیایەوە نەبوونی حکمی دامەزراوەی لە هەرێمی کوردستانە لە ناویشیانە مەسەلەی بوونی هێزی چەکدار لە دەرەوەی هێزی نظامی ئەمە بابەتێکە کە کاریگەری زۆری هەبووە لەسەر هەرێمی کوردستان بە دڵنیایەوە ئەگەر حکمی دامەزراوەیمان هەبێیانی هەر موەسساتە و ئیشی خۆی بکە چی هێزێک دەتوانێت ڕێگە لە سەرۆکی دەستگای شەرعی بگرێت لە هەرێمی کوردستانە ئەوەی کە ڕێگەی لە سەرۆکی شەرعیترین دەستگای هەرێمی کوردستان گرت بریتی بوو لە هێزێکی حیزبی خۆ ئەوە هێزێکی نظامی نەبوو چکە ئێمە ئەگەر هێزی نظامی بێت دەبێت بە ئیعازی وەزارەتی پێشمەرگە بە ئیعازی وەزارەتی ناوخۆ بجوڵێنرێ بەڵام لێرەدا ئەگەر وەزارەتی پێشمەرگەش بیجوڵێنێ وەزارەتی ناوخۆش ئیعازی پێ بدە ئیعازەکە پێشتر لە حیزبەوە هاتووە بۆی ئێمە ینی ئەم مۆدێلی حکومڕانیە لە هەرێمی کوردستانە وای کردووە کە ینی تاسەر ئێسقان ئێمە تووشی گەندەڵی و نەبوونی دامەزراوەی ببیندا هەرێمی کوردستان ئەم تێڕوانینە بۆ حکومڕانی کە حیزب زاڵە بەسەر هەموو موەسساتەکانە سیر کە ئێمە لە زۆر باش بەڵام لە دنیا نمونەیەوە نیە کە حیزب هێزی چەکداری خۆی هەبێت من پێم وایە حیزب دەبێ بەبێ بەپێ یاسا ڕێک بخرێ دەبێ ئێستا ئێمە بەپێی یاساکەی ئێمە دەبێ حیزب هێزی چەکداری نەبێ و لە دنیاشدا من پێم وایە شتێکی باو نییە کە حیزب هێزی چەکداری هەبێ بەڵکو هێزی چەکدار دایمە لە چوارچێوەی موەسسەیەکی دیاریکراوە ڕێگەخرێت چکە هێزی چەکدار ئەرکی ئەوە نییە کە ڕێگە لە موەسسەی شەرعی بگرێت و خەڵکی خۆت کە کاتێ دێنە سەرجادا تعبیر لە ڕایەکی لە داواکاریەکی لە داخوازێکی خۆیانەکەن خەڵکی خۆتی پێسەرکوت زۆر باشە بەڵام چەکدارکە ئەرکی ئەوەیە کە پاراستنی ئاسایشی نیشتیمان و پاراستنی خەڵک و هاوڵاتیانە بۆیە نابێ حیزب هێزی چەکداری هەبێ زۆر باشە بەڵام پارتیویکێتی جدی بوونە لە یەخستنەوەی هێزەکان بە تایبەتی کە ڕەنگە بۆ خودی ئەو هێزانش کە مەسەرەن هێزی سەربازی حەقین و قوربانیان داوە باشتر بێ لە ڕووی بژێویان پارتیویکێتی جدی بوونە لەمڕۆ نەخێر جدی نەبوون چکە ئەگەر جدی بوونایە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی شەر بە هەمان نەمەت فێربوون ئەوان بە نەمەتی ئەوە فێربوون کە هێزەکەیان بریتی بێ لە چەک و پارە یعنی هەر کاتی ئەم دوو حیزبە هەوڵێک ببینن کە دەدرێ بۆ ئەوەی کە حیزب لە چەک و پارە دا بە ماڵدرێ ئەوان قبوڵیان نییە
چکە مەبدەئی ئەوان دروستبوونی ئەوان تەعاملی ئەوان لەسەر ئەساسی چەک و پارە بووە تێڕوانین بۆ حکومڕانێتی ئەوان لە ئەوەیە کە دەبێت حیزب زاڵ بێ بەسەر حکوومەتدا کە دەبێت حکوومەت قەرز لە حیزب بکات لە کاتێکا کە ئەمانە هەمووی لە حەقیقەتدا پێچەوانن بۆی من بەلامەوە سیرێکە لە ئێستادا باز لە ڕیفراندۆم دەکرێتەوە پێشەوەی باز لە ڕیفراندۆم بکەی پێویست دەکات ئەم شتانە ڕاستکەیتەوە لە ناوخۆی خۆتدا پێویستە هین ئەم مۆدێلی حکومڕانیە پێویستە دەسەڵاتەکان دراست بکەیتەوەوانە دەسەڵاتەکانی تۆ دەسەڵاتە زۆر باشە بەڵام بۆ چونێک شێ دەڵێ مەسەلەی با هێزە رەخستنەوەی هێزە چەکدارەکان و کاراکردنەوەی پەرلەمان و دوام خێن بۆ دوای ڕیفراندۆمەکە گرنگترە کەس نیو تۆ ڕیفراندۆم گرنگ نییە کەسیش جورئەتی ئەوەی نەکردو کە بڵێ گەلی کوردستان حەقی ئەوەی نییە کە دەوڵەتێکی سەربەخۆی هەبێ بەڵام دەبێت یعنی دەبێت دەوڵەتی سەربەخۆ و ڕیفراندۆم دەبێت کاری بۆ بکرێت ئەبێ ئەرزیەی بۆ خۆش بکرێت یەکێک لە هۆکارەکان یا فاکتەرەکانی ئەرزیە خۆشکردن بۆ ڕیفراندۆم بریتی لە ڕێکخستنەوەی دۆخی ناوخۆی خۆت یعنی بەم دۆخی ئێستاوە هەرێمی کوردستان ئامادە نییە بۆ حکومڕانی تۆ چی لە دەوڵەتێکی سەربەخۆ دەکەی کە هێزێکی نظامی تیانەبێت چی لە دەوڵەتێکی سەربەخۆکەی کە داهاتەکەی بۆ چەند کەسێک بڕوات لە هەرێمی کوردستانە لە خزمەتی هاوڵاتیانە نەبێ چی لە دەوڵەتێکی سەربەخۆ دەکەی کە هین هاوڵاتی تایە مافی ئەوەی نەبێت کە تعبیر لە بچووکترین ڕای خۆی بکە یعنی ئەمانە دەبێت لە هەرێمی چی لە دەوڵەتێکەکەی کە بە هێزێکی حیزبی پەرلەمانەکەت پاک دەخا یعنی دەبێت ئەمانە لە ناوخۆی هەرێمی کوردستانە هەمووی ڕێک بخرێنەوە دەبێت تەبایی ناو حیزبەکان لە هەرێمی کوردستانە باشتر بکرێت ئەمە جگەلەوەی کە دەبێت لەسەر ئاستی ئیقلیمی و لەسەر ئاستی ئیقلیمی مەبەستم لە دەوڵەتە دراوسەکانە لە پێش هەموویان و عێراق تۆ دەبێت تەهیئەی لەگەڵ عێراقیشا بۆ خۆش بکەیت چکە تۆ بڕیارێک دەدەی لە عێراق جیابیتەوە خۆ لە دواییدا عێراق هەر دراوسێت دەبێت یعنی ئەم جا لەسەر ئاستی دەولی سەرئاستی دەولی من پێم وایە کاری بۆ نەکراوە بۆیە من پێم وایە ئەم مەسەلە و هەڵڵای ڕیفراندۆمە نیەتی حەقیقی لە پشتەوە نییە بۆ پێکێنانی دەوڵەتی سەربەخۆ خۆشیان اعترافیان کرد وتیان خۆ مەرج نییە ڕیفراندۆمەکەمان دەوڵەتی سەربەخۆی بەدواوێ ئەی باشە ڕیفراندۆم بۆ چیەکەن خۆ کەس هەیە شکیلەوە هەبێ کە کەسێک هەبێ لە گەری کورد دەنگ بە بەڵێن زۆر باشە بەس سەبارەت بە هەر بەهێزە چەکدارەکانەوەی کە پێشتر ئێوە لە پەرلەمانیش داواتان کردبوو ئەوانەی کە بندیوارن نەمێنن لە هێزە چەکدارەکان بەتایبەتی ئەوانەی کە لە بەرامبەر لە پێشمەرگەیەکەیە کە بەفعلی خزمەتی نیشتیمان دەکات و خەڵکانێکیشیان بە ناوی پێشمەرگەوە مەسەلەن بندیوار ئەمە بەکوێ گەیشتیت هەوڵێکی بۆ دراوەندەی کەوە ئاگادار بن ئەوەش ئاماژەمان پێ کردبوو و بەڕێز وەزیری پێشمەرگە ساڵێک و 3 مانگ لە پۆستەکەی بوو بەرەشکات مستەفا ئەو هەوڵی ئەداکە ئەوانە جێبەجێ بکە بەڵام ڕێگریەکان ئەوەندە زۆر بوون ڕێگریەکان ئەوەندە زۆر بوون لە بەردەمیا کە لەوانەیە ئەو بەتاکەش کەسێک لە وەزارەتی پێشمەرگە نەیتوانی بێ ئەو کارە بکات یاخود لەوانەیە تەسەوری ئەوەی نەکرد بێویستی بێتی بە هێواشتر بە لەسەرخۆتر کارەکان بەرەو پێشەوە بەرەکە لە تەسەوری کەسانە بۆ بە بڕیارێکی حیزبی وەزیر چەند وەزیرێک دوور بخرێنەوانێ ئەو چاوەڕێی ئەوە نەبووە کە لەو ماوەیەدا دوور بخرێتەوە چاوەڕێی ئەوە بۆ فرسەتێکی باشتر بێتە پێشەوە بۆی ئەو کارە بکات ئەوە من کە لە نزیکەوە کە گفتوگۆم لەگەڵ کردووە و داوای ڕوونکردنەوەم لێ کردووە کە بۆچی ینی ئەم بابەتانەی ئەم ئەی بڕیاری ژمارە 19 بۆ نەخرانە بواری جێبەجێکردنەوە بە تایبەتی ئەو بابەتانەی کە پەیوەندی بە هینۆ زۆر باشە بەس ئەوەی کە بڕیاری ژمارە 19 سەبارەت بە لابندنی بندیواری سەربازی ئەوەندەی کە ئاگادار بن هیچ چاکسازێکی ڕاستەقین نەکرێت لەمڕۆ ئەوەندەی من ئاگادار بم شتێکی وان نەکراوە کە شایانی باز بێت زانی ناکرێ لەبەر ئەوەی کە شتەکان لە هەرێمی کوردستانە بە حیزبی کراون و لە ناو حیزبیشا بە شخصی کراون یعنی هین کۆمەڵێک کەس لەسەر حسابی کاکفلان دامەزراون و کۆمەڵێکی تر لەسەر کاکفلان و یعنی کاتێک کە تۆ دەست دەبەی بۆ ئەم مەلەفە کاکفلان دێتە دەنگ کاکفیسار دێتە دەنگ اینجا حیزب بۆ ئەوەی تەشەقوقی تێنەکەوێ کاکفلان ڕازی دەکا کاکفیساریش ڕازیەکە یعنی ئەمەیە بابەتی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەم عقلیەتەوە بەڵام ئەم شێوەمانەوەی ئەوەی کە هێز سەربازیەکان لەژێر کۆنتڕۆڵی دام دەستگە یاسایەکان نەبن و ئێمە بەرەوەوە بڕۆن کە هێزی حیزبی دیکە دروست بکرێ مەترسی نییە بۆ سەر ئایندەی هەرێمی کوردستان و سیستەمە حکومڕانەکەی لەوەی کە هەیە خراپتر بێت بە دڵنیاییەوە خۆ هین ئەمەی کە هەیە ئێستا من نازانمە بێ خراپتر لەمەی ئێستا چی بێ
لە ئێستادا لە هەرێمی کوردستان پێم وایە لە خراپترین دۆخەکانی تێپەڕێدەوە گەوەی ڕوونم کردەوە هیچ کام لە دەسەڵاتەکان لە هەرێمی کوردستانە لە چوارچێوەی یاسایی خۆی دانیە هێن هەرێمی کوردستان من وگڵی ئاشی نەزانە و خوای گێڕێ یعنی یا کۆمەڵێک کەس بە پێی مەسلحەتی خۆیان بەڕێوەی دەبن بۆیە ئەگەر ئێستا لە دۆخێکی شەرمهێنەری زۆر خراپایە هەرێمی کوردستان هەموو دەسەڵاتەکان دەسەڵاتی تەشریعی تەنفیزی قەزایی دەسەڵاتی قەزایی زۆر مهمە یعنی سربەخۆی دەسەڵاتی قەزایی واکات کە دەسەڵاتەکانی تریش بخاتەوە حدودی خۆی بە تایبەتی کە ئێمە دەستورمان نییە بەرزترین دەسەڵات لە دەسەڵاتی قەزایی لە هەرێمی کوردستانە دەتوانێت تەدەخول بکات لە بابەتەکانی دەسەڵاتی تەنفیزی و تەشریعیە ئەگەر لە کاتێکا تۆ دەسەڵاتێکی قەزایی سربەخۆتە بێ من قەزم لە شخصەکان نییە شخصی حاکمە بەڕێزەکان لەوانێت بە زۆریان تیانە بێ کە هەست بە ئەم غەڵەتانە دەکات لە هەرێمی کوردستانە و تەمەنای ئەوە کاکە دەسەڵاتێکی قەزایی سربەخۆ بێ بۆی بتوانێت دەوری خۆی ببینێ بەڵام سیستمە حکومڕانیەکەیە کۆی سیستمە گشتەکەیە کە ڕێی لەوانیش گرتووەکە نەتوانن دەوری خۆیان بەڵام پێشبینی دەکەی ڕۆژێک کوردستان بگاتەوە دۆخێەوەی کە بەڕە زووت بە پێی یاسا حیزبەکان ئەگەر حیزب هێزی چەکداری هەبێ بە پێی یاسای حیزبەکان کە لە پەرلەمانی کوردستان لەوە سێ دەرچوال بۆ شێنرێنەوە من تەمەناکەم بگاتە ئەو ڕادەیە بەڵام لەگەڵەوەشا زۆر متەفائیل نیم ئەگەر هاتوو بەم عقلیەتی ئێستاوە بیر لە حکومڕانی بکرێتەوە بەڵام مستحیلیش نییە ئەگەر بێت و عقلیەت و تێڕوانینمان بۆ حکومڕانی بگۆڕین لە هەرێمی کوردستانە کە سەرەتای هەموو شتێک لەوە دەستپێکە تەنانەت پەرلەمانی کوردستانیش ئەگەر کاراش بکرێتەوانێ بەم عقلیەتی پێشووەوە تعاملی لەگەڵ بکرێ من پێم وایە شتێکی ئەو تۆ ناگۆڕێ لە وەزاکە دەبێ عقلیەتی حکومڕانی عقلێتی تێڕوانینمان بۆ مؤسساتە شەرعیەکان بگۆڕدرێ اینجا ئەتوانین ئێمە بڵین گۆڕانکاری حەقیقی. سپاس بۆ بەڕێز دکتۆرە بەهار جێگیری سەرۆکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان کە لە سودی سەرەکی لەگەڵمان بووی هەروەها زۆر سپاس بۆ قادر ڕزگەی کە لاولێرەوە لەگەڵمان بووی داوای لێ بڕون لە بەڕێزیشان دەکەین کە پێشکۆتایی بۆی گرفتێکەوە نەمانتوانی ئەو دەدەقەی کۆتایی لەگەڵ بەڕێستامی سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارم تا بەرنامێکی تر خواتان